خۆ من پاشی تۆ ئازیزەکەم غەریبم هاژار خۆ من پاشی تۆ ئازیزەکەم غەریبم هاژار لە حەسرەتی تۆ ئازیزەکەم بوومایە دەردایادار لە حەسرەتی تۆ ئازیزەکەم بوومایە دەردایادار چیدی هەیە لە دونیا تەمەنا لە خودا بکەم. بەمو خۆش بەمو خۆش. ساعت قەشەنگە فرە قەشەنگە تاحیرەکانی چۆ قەشەنگە وەلی نازانی چۆن نەفەس بکێشی ئەمە فرێت لە باند ساعتە و تەسیر دەیانێ. زۆر باشە کە ئینسان زۆر گۆرانی بڵێ بووی بتوانێت کە زیاتر باشتر گۆرانی. ئەس دەبێم بەلێ. سپاس بە تۆش مەمنون. لای من ئەڵێم بەڵێ. زۆر مەمنون دەست خۆش بێ. وەسێ بەڵێت دەست خۆش. من ئەڵێم ببەخشە بەڵام تۆ کارتی خۆت هەروەرەگری لە بەرەوەی تۆ سێ بەڵێت وەرگرتە پیرۆزە خۆش بێ. تا پرفورمانس عجباند گەلۆ گەر تتخوازی ببی یەکەمین گۆداش بۆ پەرفۆرمانسێ نۆ مەبشۆپینە.